تاوتان لە ببینەرانی پایتەخت میدیام کاتتان باش لە یاریگای گەورەی دێڵزیانم وا بڕیارە بەیانی کە دەکاتە ڕۆژی دووشەمە مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بە سەردانێک بگاتە شاری سۆران و ئیدارەی سەربەخۆی سۆران بەگشتی. من پێتان دەڵێم کە سەردانەکەی چۆن دەبێت و کەی دەبێت. لە سەرەتای سەردانەکەیدا بەسەرکردنەوەی کۆمەڵێک پرۆژەی گرنگ کە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چەندین پرۆژە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کراون و بەشێکیان کارەکانیان بە کۆتا هاتووە. ئەو پرۆژانەی کە کارەکانیان بە کۆتا هاتووە لەلایەن مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان دەکرێنەوە و بەشێکی تر ئەو پرۆژانەش کە کارەکانیان تا ئێستا بەردەوامە لە نزیکەوە سەردانیان دەکات و بۆ ئەوەی ئەم پرۆژانەش بە زووترین کاتە لە کاتی خۆیدا پرۆژەکان بە کۆتایی بێت. یەکێک لەو پرۆژانە کە بەیانی سەرۆکوەزیران مەسرور بارزانی کارەکانی بە کۆتا دێنێت و کە پێشکەشی هاوڵاتیان دەکرێت و دەکرێتەوە بەرزەپردی دەواازەی شاری سۆرانە کە لە ماوەکانی ڕابردوو کارەکانی بە تەواوی بە کۆتا هاتووە و لەوێوە بۆ حاجی ئۆمەران ناحی حاجی ئۆمەران کە لە کارەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان سنتەری حاجی ئۆمەران کە بە دووسایتکردنی ڕێگاکەی ئەویش کارەکانی نزیکە لە کۆتاییبوون و پرۆژەکە بە تەواوی دەکرێتەوە و بەشێکی تر لە چوارچەوەی سەردانەکەی سەردانی کۆمەڵێک پرۆژەی تریش دەکات لەوانە شەقامی چلمەتری کە لە ناو سنتەری شاری سۆرانە بە هەمان شێوە کارەکانی نزیکە لە تەوابوون و بۆ ئەوەی لە نزیکەوە ئاگاداری کارەکانی بێت و لە دوای نیوەڕۆ لە کاتژمێر 3 دوای نیوەڕۆ لێرە لەم یاریگایە کە یاریگای گەورەی دێڵزیانە ئامادەکاری تەواوەتی کراوە وەکو کە کار بۆ ئەوە دەکرێت کە بەیانی کەرنەڤاڵی جەماوەری پارتی دیموکراتی کوردستان بۆ سەرخستنی لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان لێرە مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان پەیامی وەک جێگیری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بۆ جەماوەر و ئەندام و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان دەبێت. وەکو دیاریشە لە دیمەنەکان ئامادەکاریەکان دەستی پێکردووە تا بەیانی تەواوی ئامادەکاریەکان تەواو ئەبێت بۆ ئەوەی ئەندام و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان لێرە بەیەکەوە گوێ لە پەیامی سەرۆکوەزیران مەسرور بارزانی دەگرێت. ئەمە دوای ئەوە دێت کە مەسرور بارزانی لە ماوەکانی ڕابردوو سەردانی تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانی کردووە و بە کۆمەڵێک پرۆژە و ئەو پرۆژانەی کە تەواو کراون و ئەو پرۆژانەی کە پێویستە بۆ شارێک کە ئەنجام بدرێت لە نزیکەوە سەردانیان دەکات و وەکو ئەڵێن بەدەستی پڕەوە سەردانی هەر شوێنێکی کردبێت پرۆژەی لە دوای خۆیدا جێهێشتووە. بەڵام ئەوەی گرنگ بێت بەیانی لە چوارچەوەی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردننی سەرخستنی لیستی پارتی دیموکراتی کوردستان لە چوارچەوەی ئەو سەردانانە بووە کە لە ماوەکانی ڕابردوو بۆ تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کردوویەتی لێرەوەش پەیامی دەبێت بۆ ئەندام و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان.